سڵاتان لێبێت بەیانیەوەش باش هەڵبەت وەک ئاماژەت پێکەرەوە پانەڵە لە لەژێر ناونیشانی پەروەردە لە نێوان ئەڵنگارەکانی ئێستا و داخوازەکانی داهاتوودا بەڕێوە دەچێت ئەمڕۆ لێرە سێ پانێڵی گرنگ بە هەمان شێوە ینی وەکو پلانی پانەڵەکە بەڕێوە دەچێت دو پانەڵەکان لەلایەن کەسانی پسپۆڕەوە و هەروەها جێگری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی پێشوو ئامادەی هەیە و چەند کەسێکی بەرپرس لە بەڕێوەبەری پەروەردەی گشتی سلێمانی و بەرپرسانی پەروەردەی ئەمڕۆ لێرە لە نێو پانەڵەکەدا ئامادە دەبن و گفتوگۆ و چەوەر و قسەکانیان لەسەر ئەو ئاڵنگاریانەیە سەرەتاوە تایتڵی ناونیشانی پانەڵەکە خۆیان ئەو ناو ئاڵنگاریانەیە کە ئەمڕۆ ڕوبەڕووی پەروەردە بۆتەوە و پلانی داهاتوو چۆن دەبێت لە داهاتوودا ڕوبەڕووی ببنەوە و تەوەرەکان و بابەتەکان بابەتی جیاوازی تایە بە نمونە یەکێک لەو بابەتانی کە تایەتی و پەیوەندیدارە بە تەوەری دووەمی پانەڵەکەەوە بابەتی زیرەکی دەستکردە کا لێرە پسپۆڕانی زیرەکی دەستکرد گفتوگۆکەن قساکەن لەسەرەوەی کە ڕۆڵ و کاریگەریەکانی لە پەروەردەی داهاتوو چییە بێت وە لێرە وەک ئاماژەم پێکردی ینی گفتوگۆ قسەکان جیاواز دەبن اینجا من هەوڵێم زانیاری زیاتر وەربگرم لە بامەسا شێخ محەممەد ئەگەر بتوانێت لەگەڵ من ئامادە بێ کاک شێخ سەرۆکی کاک شێخیان ئەفم کەیت سەرۆکی کۆمەڵی گەشەپێدانی پەروەردەییە کە با بڵێن پانەڵەکە هەر لەلایەن کۆمەڵی گەشەپێدانی پەروەردەییەوە ڕێکخراوە کاک شێخ سڵاو لێ بێت چۆم کاتەوە باشە گەر بەکۆی گشتی باسێکی پانەڵەکەمان بۆ بکەی وە باسێکی ئەو تەوەرانەمان بۆ بکەی کە ئێوە ئەمڕۆ دیاریتان کردو بۆ ئەوەی کە گفتوگۆی لەسەر بکەن. بەڵێ پێشەکیوی بەخێرەتنتانەکەین سوپاس بۆ ماندووبوونتان دیارە ئەمە یەکەم کاری کۆمەڵی گەشەپێدانی پەروەردە نیە ئێمە هەفتانە کار و چالاکیمان هەیە بە تایبەتی لە ڕۆژی شەممە و یەکێکین لەو ڕێکخرا و کۆمەڵە پەروەردەیانە کە دیێرینترین کۆمەڵین لە ڕاستیە کە لە 2007ەوە دامەزراین و مۆڵەتی فەرمیمان هەیە لەلایەن وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستانەوە. دیارە ئەم پانێڵە پاش تاوتوێکردنی چەند جارێک لە کۆڕ و کۆمەڵی خۆمانە بڕیارماندا بەوەی کەوە پانێڵێک ڕێ بخەین کە خۆی بینێتەوە لە سێ تەوەرە تەوەری یەکەمی بریتی بێ لە ئەڵانکاریەکان تەوەری دووەمی بریتی بێ لە شۆڕکردنەوەی دەسڵات بۆ بەڕێوەبەری قوتابخانەکان لە ڕاستیە ئێستا بەڕێوەبەری قوتابخانەکان هیچ دەسڵاتێکیان نییە بە تایبەتی لە مەسایلی خەرجکردندا هەمووی چوەتۆ ژێر دەسڵاتی پەروەردەکان ئەمە دوو سێمیش تەوەری سێمیشمان بریتە لە ئای چەند دەوری هەیە لە پرۆسەی پەروەردەدا و تا چەندێک سەلبێتی هەیە و تا چەندێکیش ئیجابێتی هەیە. باشە پانەڵەکە کۆتایی دەرەنجامی پانەڵەکە چۆن دەدرێتە دەستی کێوە من لەگە بانگێشتم بۆ وەزیری پەروەردە دوێنێ شەو پەیوەندی پێوە کردم منیش ناوڕۆکی پانیاڵەکەم بۆ ڕوون کردەوە بڕیارمان داوە کە ئەمە بێ بە پرۆژەیەک و ڕاستپاردەکانی ڕادستی بەڕێز وەزیری پەروەردە بکرێت و ئەگەر پەرلەمانیش کارا بێت هەم ئەتوانین لە ڕێگای وەزارەتی پەروەردەوە بیخێنە بەر دەستی پەرلەمانی کابینەیدا. زۆر باشە کاکشێخ سپاس بۆ سپاس بۆ زانیارەکانیشت وەک دەبینن لە دیمەنەکانەوە ئێستا ئامادەکاری دەکرێت بۆ ئەوەی کە سەعاتدە پانەڵەکە دەست پێ بکات اینجا بەشێک لەو میوانانە مامەستا عومەر ئەگەر مامەستا عومەر بە عەزەتێکە بەم مامەستا عومەریشێکە لە پانێڵستەکان و ڕوان ناکەم کەس بەقەدەر ئەو شارەزایی لە ئاڵنگاریەکانە هەبێت چونکە ساڵانێکی زۆر لە ناو ئاڵنگارەکانی کەرتی پەروەردەیە بوو بۆیە حەزەکەم گفتوگۆکەم لەگەڵەوە بەردەوام پێ بم. مامەستا عومەر سڵاو لێبێت و ماندوو نەبیت زۆر ئەمانەدانێ زۆر باشە یەکێکیک لە پانێڵستەکان ئەمڕۆ و تەوەرەکەی تۆ تەوەرێکی گرینگە لە نێو پانێڵەکەی ئەمڕۆیە و پێما بێ کۆمەڵێک ئاڵنگاری شەخیتە ڕوو اینجا بەکۆی گشتی باسەکەی تۆ لەسەر چییە مامەستا عومەر؟ بێن دیارە قسە لەسەر مۆزوعێک دەکەم لە خواستی من نەبووە خۆیان تەڵەبیان کرد سێ بابەتیان هێنا ڕێکخراوی گەشەپێدانە کۆمەڵی گەشەپێدان ئەینا من ئەمیش لەسەر مۆزوعی کە مەسەلەن گەشەپێدانی بەردەوام قسە بکەم یان لەسەر خوێندنی پیشەیی بەڵام بە هەر حاڵە مۆزوعیش ئامادەسازیی باشم بۆ کردووە دەسڵاتەکانی بەڕێوەبەری قوتابخانە ناوەندەکانی خوێندن دیارە من بەراوردکاریەکەم کردو لە بین
ئەو وڵاتانەی کە ئەمساڵ لە دەیەکەمەکەی پەروەردان لە عالەمە دەیەکەمەکە یەکێک لە وڵاتانم هەڵبژات سێمە نەرویج یەکەم هەڵ نەبژات دامیش هەڵ نەبژات سێم نەرویج مقارنە یەکەم کردو لە بینی دەسڵاتی بەڕێوەبەری قوتابخانەوە دەسڵات لێرە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ دەسڵاتێکی نەداوە بە بەڕێوەبەری قوتابخانە هیچ دەسڵاتێکیان نیە تەبعاً دەسڵاتەکان کە لە ئەنجومەنی وەزیران وەزارەتی پەروەردەوە دەردەچێت بۆ دوو کەس دەرەچێت بۆ بەڕێوەبەری گشتی دەرەچێت بۆ بەڕێوەبەری پەروەردە بەڵام بە سێ مادە ئەرچێکی زۆر دراوە بەسەر لە یاساکەدا بە سەر بەڕێوەبەری قوتابخانە ئەرکەکان کۆمەڵی خاڵە لەوانە شیکاریان بۆ دەکەم قسەیان لەسەر دەکەم ئەرچێکی زۆریان نیە بەڵام هیچ دەسڵاتێک نیە بەڵام لە مەقابلە وڵاتانی دەرەوە پێشکەوتنی پەروەردە لە چیا دەبیننەوە لەوەی لە خوارەوە دەسڵات بدەیت بۆ خۆیان ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن تەنانەت یعنی من یەک نمونەت باسەکەم لەوەی نەریش بۆ باسەکەم نەک دامەزراندنی مۆزەف و فەرمانبەر و مامۆستا لە دەسڵاتی بەڕێوەبەری قوتابخانەیە پرۆگرامیش لە دەسڵاتی بەڕێوەبەری قوتابخانایە بە پێی منهەجە استراتیجیەکەی دەوڵەت کە دایناوە نەرویج لەوە لا نادا بەڵام ئەتوانێت گۆڕانکاری بە پێی ناوچەکە بکەن مەسەڵەن بۆ نمونە مەنتیقەی هەورامان زمانی لەهجەیان هەورامی ئەکرێر لەگەڵ ئەو زمانە ڕێکی بخە بۆیە گۆڕانکاریەکە زۆر گەورەیە بووە من قەناعەتێکم لا دروست بووە ئەوەندەی لە پەروەردە ئیشم کردو ئەوەندەی کارم کردو ئەوەندەی نووسیومە لە ڕۆژنامە و گۆفات تەلەڤیزیۆنەکانە قسەم کردبێ گەشتمەتە ئەو قەناعەتەی بەم میکانیزمە ئێمە ناتوانین پەروەردە بەرەو پێش بڕین مامەستا ئەو بابەتی کە باسی لێوە کرد و پێنەدانی دەسەڵاتە بە بەڕێوەبەری پەروەردەکان هێنجە کاریگەری هەیە لەسەر پرۆسەی پەروەردە و خوێندن بەڕێوەبەری خوێندنگاکان ببوورە خوێندنگا قوتابخانەکان قوتابخانە خوێندنگاکان ئەزایی چی تۆ کاتێک کە دەسڵاتت هەبوو فراوانەبی ئەتوانی ئیشەکان بکەی ئەتوانی نەگەڕێتەوە ناکرێت گەڕانەوەی کتێبێک بۆ کتابێک بگەڕێتەوە بۆ ملیۆنی دینار بڵێ ئەوە ملیۆنی دینارمێ بۆم پرۆژە ئەو کاتە تۆ لەگەڵ ئەنجومەنی دایکان و باوکان کە لە ئەوروپا زۆر ئەکتیفە خوێندکاریش خاوەنی بڕێرە چکە ئەوان خوێندکار لە قەراراتی مەدرسە ڕۆڵی کاریگەریان هەیە کە ئەمانە هەموو یەکەگرێ ئەو ئەنجومەنی قوتابخانەوە مدیری مەکتەب بەڕاستی بە میکانیزمێکی زۆر قورسا تێدەپەڕێ یعنی زۆر قورسا بێتە بەڕێوەبەری قوتابخانە مامۆستاش کە ئەبێ بە دادەنرێ بەڕێوەبەری قوتابخانە هەر ئاوانیە بە ئاسانی بەڕاستی بە سیستەمێکی زۆر قورسا تێدەکە دەبێتە مامۆستا لەو قوتابخانە بەڵام کە هاتە قوتابخانە هەموو دەسڵاتەکان لای خۆیانە هەموو کارەکان لای خۆیانە هەموو ئیشەکان لای خۆیانە پرۆگرامە دانانی بەرنامەیە ژینگەیە گۆڕانکاری گەورەیە پەروەردەکە بەرەو پێشەچێ من نمونەیەکی وام لە قوتابخانەیەکە لە گەڕەکی قالاوی شاری سلێمانی کە لەسەر یان با بڵێن خۆبەخشانە بەڕێوەبەری خوێندنگاکە و مامۆستاکانی بەبێ ینی خۆبەخشانە لەسەر ئەرکی خۆیان بەڕاستی هێندە دڵسۆزانە کاریان کردو خوێندنگایەکی زۆر جوانی کە نمونەی خوێندنگا حکومەکانە دروست کردووە ئەمە وەکو سەپۆرتێک بۆ قسەکەی تۆ پشگیرێک بۆ قسەکەی تۆ کە پێدانی دەسەڵات بە بەڕێوەبەر و بە مامۆستاکانی خوێندنگاکە هەڵبەت کاری باشتر دەتوانێت بکاتوانێت پرۆسەکە زیاتر بەرەو پێشەوە بەرێ تۆ ئەگەر مەسەلە مالیەکە دەسڵاتی بیتێ مەسەلە دارایەکە دەسڵاتی بیتێ ناکرێ بۆ گواستنەوەی ڕێحلەیە کتابێ بکە گواستنەوەی ڕێحلەیەک بۆ نەقلکردنی خوێندکارێک کتابێ بکە ئەمە ئیشی قوتابخانەیە ئیشی پەروەردە نیە بەڕێوەبەرێتی گشتی پەروەردە ئیشی کارگەڕینی ئیشی استراتیجی پەروەردەیە ئەکرێ استراتیجیەکان ئامادە بکە لەگەڵ وەزارەتی پەروەردە دابەشکا بە قوتابخانەکان لەسەر ئەو استراتیجیە و شتە نوێیەکانی خۆیان ئەتوانێت گۆڕانکاری گەورەکان ئەنجام بدەن بەم شێوازە نەبێ پەروەردە پێش ناکەوێت ئللا بێ ئەمە یەکێکە لە فاکتەرەکان فاکتەری کە زۆرەیە مەسەلەن ئێمە بۆچی پیشەییمان لە ئاستێکە خەڵ ناچێ بخێنیتێ کە لە هەموو دنیا قوتابخانەکان پرسیار بکە ئەڵمانیا بەو بەهێزی خۆیان لە پیشەیەوە پێشکەوتووە هەموو دەوڵەتانی دنیا ئێران کە لە دراوسی ئێمە لەو لە پیشەوە پێ بۆیە زۆر فاکتەریکەیە بەڵام دەسڵاتی کارگەڕێکی لە فاکتەرە بەهێزەکە مامەسامەوە سامەوە بڵێم ینی لە ماوەکانی پێشودا کە بە داداچوونمان لەسەر و بابەتە کردو ئێستا بەشێکی زۆری مەکتەبەکان ئەنجومەنی بەڕێوەبردنی خوێندنگاکەیان داناوە بەڵام
بەڕاستی یعنی مامۆستا بڵین دایک و باوکی خوێنکار هەبوو دێتی ئێمە ئیسفادەمان لەو ئەنجومەنە بەزۆ بکە نەوتەکەمان کڕیوە ئەژینا هەر پێشنیارەکەکەین لە کۆتای پێمانەوترێت هیچ دەسەڵاتێک نییە بۆ جێبەجێکردن کە هەمووشان پێشنیاری جدین بۆ نمونە دایک و باوکی خوێنکارەکان لەوانە زیاتر بزانن کە کێشە و گرفتی خوێندکارەکان چیە خوێندکارەکان زیاتر چی پێویستە یەکێ لە خاڵ زۆرەکان لێرە باسیەکەم ئەنجومەنی دامەزراوە هەیە ئیستا لەمە یاسا تازەکە یاسای ساڵی 2020 ئەنجومەنی دامەزراوەکە پێک دێ لە بەڕێوەبەر و یاریدەدەر و ڕێنمایی کار و دایک و باوکی تێدایە ئەنجو سەرکێ بەڵام ئەڵێ بۆی نییە دەنگ بدا یعنی خراپترین بڕیاە بەڕای من ئەو خاڵە یەکێکە لە خاڵ ئێ باشە تۆ داد ناوە ئەبێ زیاتر تیمان بدەیت کەچی بە پێچەوانەوە بۆی نییە دەنگ بدا لەسەر بڕێرە کان کە ئەبێتە هۆی گەشە سندی قوتابخانەکە ئەوەی کە تۆ باسی دەکەی ئێستا ئەنجومەنی باوکان کاریگەریە نەزانین تەناوە چییە مەسەلەن بۆ نمونە ئێستا تا ئێستا پارەی حانوت لە سلێمانی دابش نەکراوە تا ئێستا پارەی حانوت دابش نەکراوە ئیمتیحانی وەرزی یەکەم کراوە ئەرکێکی قورس لەسەر بەڕێوەبەری قوتابخانەیە دێن ئەم ئەنجومەنە بەکارێن بۆ پارە کۆکردنەوە بۆ کڕینی قرتاسیە تەنها بۆی ئەنجومەنەکە شوشەیەکەشکێ بۆ چاکردی شوشەکان بۆ ئەوە نی ئەنجومەنەکەی بێت لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانە بڕیاردا بنێ لەگەڵ ئەنجومەنەکەی قوتابخانە نەک بەڕێوەبەر کە ڕێنمایی پەروەردەیە گرێتەوە مامەسایەکی بە ئەزمموی قوتابخانەکە دەکرێتەوە خۆ ئەو ڕێنمایی ئەو یاسایی کە دایان ناوەی دامەزراوەشتێکی زۆر جوانە ئەگەر چێتە بواری بێجون بەس ئەو دێڕە لابن بەڕێوەبەری قوتابخانە ڕۆڵی هەبێ لەگەڵ ئەنجومەی دامەزراوە نەک بۆی نەبێت دەنگ بدا ئەنجومەنی دامەزراوەکە بۆی هەبێت دەنگ بدا مەسەلەن لەسەر دەنگدان بێ دەربەرەوەی دایک و باوک لە معاناتی قوتابخانە تێدەکەن ئەوان لە ناواقعەکان لە کۆی 24 سەعاتی خوێندن 24 ساعت کە لە ژیانەی لە 4 ساعت خوێندکار ئێمە لە قوتابخانەیە 20 ساعتی لە ناو دایک و باوکە ئەو ئەزانێ منداڵەکەی پێویستی بە چییە بۆیە ئێمە پێویستمان بەوە هەیە ئەو ئەنجومەنە ئەکتیڤ کرێت دەسەڵاتەکان دابڕێتە خوارەوە و ئەو ڕێنمایە گۆڕانکاری بەسەرا بێ ئەو کاتە توانین بڵێن دەبینە وڵاتێکی مؤسساتی گەورە مامۆستا سپاس بۆ تۆ حتمما گوێگرێکی جدیە بین لە پانەڵەکەشە چونکە ئەو زانیارانی کە ئێستادات هەمووی بەڕاستی زانیاری بەسوودن و سپاس بۆ تۆ دووبارەوە هەمیشە لە دڵسۆزی جەنا بە دڵنیاین ئەوەی کە گوێبیستی بوونە وتەکانی مامۆستا عومەر بوو کە هیچێکە لە پانێڵستەکانی ئەم پانێڵە و بەشێکی ئاڵنگاریەکان با بڵین تەوەری یەکەم و ناونیشانی یەکەمی ناونیشانەکە لای مامۆستا عومەر و لای مامۆستا عومەرەکە باسی ئەو ئاڵنگاریاناکە کە ئەمڕۆ لە بەردەم کەرتی پەروەردەیان لە هەرێمی کوردستان و ئەو ئاڵنگاریانی کە وایان کردووە نەتوانن پەروەردەیە لە هەرێمی کوردستان و لە عێراق بە گشتیا بچێتە منافسی با بڵین پێشەنگ و منافسی پەروەردە جیهانیەکانەوە و وەک ئاماژەم پێکرد بابەتەکان بەم شێوەیە دەبنووە سەعات 10 دوای چارەکێکی دیکە پانەڵەکە دەست پێکاو ئێستا ژێمە بێ کۆتای پێبێنن چونکە ئامادەکارانی خەریکی ئامادەکارین بۆ پانێڵ و بۆ بابەتەکان دەستخۆش